خۆشەویستان سڵاوتان لێبێ پێمان خۆش بوو لە بەرنامەیەکی تایبەتدا لەگەڵ جەنابی پرۆفیسۆر دکتۆر هیوای خۆشەویست کۆ ببینەوە و دەربارەی گەشەی قوتابیەکانمان لە شانشینی یەکگرتوو بۆ ڕەوەندی کوردی قسە بکەین، گفتوگۆ بکەین دەربارەی ئەو بابەتە هەنووکەی و گرنگانەی کە خوێندکار لێرە نازانێ کۆلێجەکەی خۆی بدۆزێتەوە یاخود هاوکار بێ بۆ دۆزینەوەی ئەوەی کە زانکۆیەکی باش دەستنیشان بکات. بوویە بە پێویستمان زانی ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتی لەگەڵ بکەین و بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانەوە بە خێراتنیکەین. زۆر سپاس دەرفەتەکە. سپاس دەکەم. کاک دکتۆر پێویست ناکا من باسی سیڤی جەناب بکەم، ماشەڵڵا ئەمەنە خوێندووتە و ئەمەنە لە زانکۆکانە چۆن بڵێ هاوکار بووی بۆی کە زیاتر خۆت دەوڵەمەند بکەی، ئەمەش مای شانازیە بۆ کورد و کوردستان. وەگەمی شەوتومە ئەبێ هەر تاکێکی کورد شانازی بکات بە هەر دکتۆرێک، هەر کەسێک، هەر بەڕێزێک کە خزمەت بە ڕۆڵی خۆی دەکات لە لەکایەکەی ئەگەر سیاسی بێ، ئەگەر تەندروستی بێ، ئەگەر پەروەردەیی بێ، هەر بابەتێکی کە بێ. بۆیە من بە گرنگم زانی بەڕاستی پێت بڵێم بۆ ئەم خەمت لە کۆڵ گرتووە شار بە شار لەگەڵ ڕێکخراوەکەی خۆتە گەنجانی پرۆفیشناڵ دەگەڕێیت، هەوڵ دەدەی بۆ ئەوەی کە خەڵک گۆشیار بکەیتەوە بە دایک و باوکان بڵێ ئەمە خەمی ئێمەیە، ئێوەش ئەو خەمە لە کۆڵ گرن، مناڵەکانی خۆتان بدۆزنەوە لە کایەکاندا، ئەم خەمە بۆ. بەڵێ زۆر سپاس کاک گەوەجان، زۆر سپاس بۆ ئەو پێشەکە دەستەکانت خۆش بێ. بەڕاستی من هاتم بۆ وڵاتە وەکو پەنابەرێک لە ساڵی 98 کە هاتم بۆ ئێرە دەستم بە خوێندن کردەوە بە زمانی ئینگلیزی، دواتر خوێندنی کۆلێج، دواتر بەکەلۆریۆس و ماستەر و دکتۆرا. بەڵام لەو پرۆسەیە کەسێک نەبوو نسحەتم بکە. ئەوانەی کە ڕوویدا بە ژیانی من هەمووی دیفاکتۆ بوو، ینی لە خۆڕسکەوە ڕوویدایە. مەسەن بۆن منە هەڵبژاردننی کۆلێجەکەم، هەڵبژاردننی زانکۆکەم، هەڵبژاردننی کۆرسەکەم، هەمووی لەسەر ئەساسی ئەوە بووە کە من بڵێم من دەمەوێت شتێک بکەم کە لە کوردستان ئیسپادەن لێ بکەم، ئەویش ئایتیە. ئەو بە هەدەفەکەی من یەکەم جار. بەڵام ئەو خۆشبەختانە توانیم ئەو مەرحلانە هەمووی ببڕم گەڕامەوە بۆ کوردستان لە 2011 تا 2019 دوای دکتۆراکەم لەوێ لە زانکۆی سۆران خزمەتێکی باشمان کرد، توانیمان زۆر شت لەوێ بگۆڕین لەخوا بەزیاد بێ زانکۆکە زانکۆیەکی باستێکی باشی پێشکەش کرد لەو ساڵی کە یەکە بۆ یەکەم جار ڕێزبەندی کرا لە زانکۆکانی هەرێم. زانکۆی سۆران یەکەمی یەکەم بەدەستێنا هەرچەندە تەمەنەکەی زۆر بچووک بوو. کە گەڕامەوە ئێرە لە 2019 هەستم کرد کەوا ئەمە ئێستا فەراغێکمان هەیە. فەراغەکە ئەوەیە کەوا لەم وڵاتەیە گەنجمان و دروست دەبێ، ئەوانەی کەوا بڵێن لە 2000ەکان سەرەتای 2000ەکان بۆ 2005 هاتوون بۆ ئەم وڵاتە وا دەگەنە قۆناغێک کە قۆناغی GCSE و زانکۆ و ئەو بابەتانەیە کە بڕۆم بۆ کۆلێج. من هەستم کرد کە من چۆن کەسم نەبوو نسحەتم کە ئێستاش هەمان فراغم دیتەوە کە گوتم باشە مادەم وایە هەڵساین لەگەڵ چەند ئەکادیمێکی خۆبەخش بدامەزانی کۆمەڵی جیهانی گەنجانی پرۆفشناڵی کورد کە ئامانجمان ئەوەیە یارمەتی گەنجی کورد بدەین لە هەر شوێنێک بێ بۆی کەوا نسحەتیکەین، ئامۆژگاری پێشکەشکەین بۆ هەڵبژاردننی ئەو خوێندنەیە ئەو بوارێکە ئەو حەزیلەتی ئێمە ئەبین بە پردێک لە نێوێنی ئەو گەنجە لەگەڵ ئەو پرۆفشناڵانی کە هەمانە لە وڵاتەکە کار دەکەن لە بواری جیاجیا بۆی کە بێکەوە ئەلگۆری زانیاری بکەن و بارێکی باش هەڵبژێرن. باسی پرۆفیشناڵە کرد. گەنجی کوردەوەنە پرۆفیشناڵە، ئەوەنە زیرەکە، ئەوەنە بلیمەتە. بەڵێ ئێمە لە هەر کۆمەڵگەیەکی ترەگە بگری ئێمە فەرقێکی وامان نییە، ئەمە لەوان زیرەکتر بین تەمبڵتر نین بگرە لە بەرەوەی بینیمانە گەنجمان هەیە لێرە ئێستا لە ئۆکسفۆرد وەرگیراوە فۆلی فۆندد PhD لە ئۆکسفۆرد کردووە. گەنجی کوردمان هەیە، گەنجی کوردمان هەیە کەوا ینی ئێستا خۆشبەختانە دەبینین وا لە مەنسەب وەردەگرن لە کانسڵەکان، ینی لە شارەوانیەکان لە بەریتانیا. خەڵکانێک ترمان هەیە مامۆستای زانکۆیە، هەمانە دکتۆرە لە زۆربەی مستەشفاکان دەوام دەکەن نەخۆشخانەکان. ینی کەواتە گەنجی کورد تێیدایە، ینی شتێکی زیرەکمان خەڵکی زیرەکی باشمان هەیە، بەڵام پێویستیان بەو بەرچاوڕوونیە هەیە کە بتوانین پێیان بدەین بۆی کە هەڵبژاردە ڕاستەکە و دروستەکە هەڵبژێرن. ئەوە ئەساسەکەیە. ڕاستە. نازناوێکە بەدەست هێناوە. زۆر پێم خۆشە باسی ئەو نازناوە بکەیت چکە بەڕاستی وەرگرتنی نازنا و کەسەکە شیاوێتی ئینجاوە یەکرێت. پێم خۆشە بە وردی باسی ئەم نازناوە بکەیت. زۆر سپاس دەکەم، مەمنونم. خۆی لێ لەم وڵاتەیە
ئۆرگانایزیشنێک هەیە منظمەیەک هەیە بە ناوی ئەدڤانس HE واتە ئەگە تەرجمەی کوردی بکەین دەبتە خوێندنی باڵا لە هایر ئێدوکیشن یعنی ئەدڤانس بەرەو پێشچوون ئەو ئۆرگانایزیشنە لە 112 وڵات کار دەکات ئەندامی هەیە لە ئاستی جیهان پلەی ئەندامێتیان لە بەنگلیزەکەی ئاوایە ببورە لە ئەسۆسییت فۆلۆ سینە فۆلۆ پرینسپل فۆلۆیە جا ئەوانە بە مەراحل بەدەست دەهێنرێت لەو بابەتەیە ئێستا من خۆشبەختانە پرینسپل فۆلۆم لەگە ئەدڤانسێنچی کە دەکا هاوڵی باڵا لە هەموو جیهانە زیاتر لە 200,000 ئەندامیان هەیە تەنها 2,000 ئەندام پرینسپل فۆلۆ هەیە فخۆشبەختانە من یەکم لەو 2,000 ئەندامە ئەوەش دەستکەوتێکی باشە بۆ خۆمان و بۆ کەواتە توانین بڵین گەورەترین دەستکەوتە بۆ کورد کە چۆن بڵێ نازناوێکی زانستیت بەدەستهێناوە بەڵێ چونکە ئەوە دەدێت تەنها بۆوانەی کە سەرکردن لە بواری خوێندنی باڵا ئەوە شتێکی ئاسان نییە نیە لێرە چەندین مامۆستای ئینگلیزمان هەیە کە وەری نەگرتو لە زانکۆکەی کە من تێدا دەوام دەکەم زیاتر لە 400 مامۆستامان هەیە من تاکە مامۆستام کە و نازداوام هەیە دەستخۆش دەستایی لێ یەکەین بەمان شێوە ئێمە شانازی بە هەموو دکتۆر و پرۆفیسۆرانەکەین کە وەک تۆ بلیمەت و لێهات و خۆشەویستن تەنانە دێمە یەکێ لە پرۆفیسۆرەکانمان هەیە لە رووسیان پێم خۆشە لە دوای بەرنامەکە پێتی بناسێنم پرۆفیسۆر دکتۆر ئارمان لە رووسیا ئێستا خوێنێ لە یەکێ لە جامیعەکان نازان بیناسی دیاننا بەڵام داهێنەرە و چەندین نازناویشی هەیە کە بەڕاستی هەمووتانجی شانازین و ئێستش لە شانشینیە گرت و بەڕێستان بەم شێوەیە جوه دەکەن و خزمەت دەکەن ئەو بەڕاستی مای دەستخۆشیە لەو خەمەی کە چکە هەموو شتێ لە خەمێک هەڵقوڵیوە وەک خۆ دووتێ لە سەرەتایی دەستپێکردنی یاخود کاتووی بۆ بەریتانیا و سووتە دەست پێ بکەیتەوە بخوێنیتەوە دیسانەوە شەهادەی بەرزتر بەدەستبێنی بەڵام کەسێکی وای لێ نەبووە کە هۆشداری باتێ کە ڕێگەکانی نیشان با کە ئەمەی گرنگاتوی لە خەمی مناڵی کورد ئێستا هۆشیاریانەکەی تۆ پیانەڵی ئەمە ڕێگەکەی ئەمە هەنگاوەکانتە کە بە گرنگیەوە بەڕاستی ئەمە شانازی پێوەکەی بەڵام با دوایین پرسیارم ئەوەش بێت چۆن گەنجی کورد پەیوەندیت پێوە بکات چۆن هاوکاریانەکەیت بڵێ من ژمارەی خۆم داوە بە زۆربەی خەڵکەکان هەم لێرە هەم لە کوردستان و وەبسایتیشمان هەیە ئەگەر سەری سایتەکە بکەنتان لەڕێی سایتەکەەوە ئیمێل مابنێرم پەیوەندیمان پێوە بکەن ئێمە وەڵامیان دەدەینەوە من یەک بخۆم تەلەفۆنەکەم شەو نیوە شەو و ویکەند و هەر کاتێک کراوەیە هەر کەسێک بێوێ پەیوەندی بەمنەوە بکات تەلەفۆن بۆ بکە من وەڵامی دەدەمەوە ئەگەر خۆم بتوانم هاوکاری بکەم خۆم دیکەم ئەگەر نەمتوانی لە هاوکارەکانم داوا دەکەم هاوکاری بکەن ئەگەر نەماتوانی کەسێکی بۆ دەدۆزینەوە هاوکاری بکە ئەو ڕۆژە بۆ نمونە من لە شاری لیدز بووم لەوێ دووبارە ئاوا کۆڕێکمان گێڕا یەک لە ئامادەبووان حەزی دەکرد بێتەوە بە مامۆستا لە وڵاتە وتی من بەکەلۆریۆسم هەیە لە کوردستان حەز دەکەم بە مامۆستا لە وڵاتە من بەڕاستی نازانم مامۆستایەتی لە ئاستی دواناوەندی ئەوانە چۆن دەبی دەزانم کە هەندێک سەرتیفیکەت هەیە کە دەبی بیکە بەڵام خیبرم زۆر باش نییە لە بابەتە من لە ئاستی زانکۆ کار دەکەم بۆیە هەڵسام پەیوەندیم بە مامۆستایە کرد کە مامۆستایە لە قوتابخانە وتم ئەو مامۆستا بەڕێزە دەیەوێت ببێتەوە مامۆستا لە وڵاتەیە ئایا چۆن نەتوانی هاوکاری بکەی وتی ژمارەی منی پێ بدە من لە خزمەتی دام جا بۆ شێوازەم ئەو پەیوەندی دروستکردنە ئەو بریجە ینی ئەو جسرە بین لە نابێنی ئەو خەڵکی کە دەیەوێت شتێک بکە لەگەوەی کە پێدا ڕۆشتووە ئەوە زۆر گرینگە زۆر شتێکی باش ئینشاءالله پرسیاری ئەوە ئەەکەم ئایا چۆن گەنجێک لێرە بێوێت بچێتە زانکۆکان ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئایا چۆن گەنجێک بێوێت لە کوردستانەوە لە زانکۆی بێ لە زانکۆکانی ئێرەش بخوێنێ بەڕاستی ینی چۆن هاوکاری ئەوانەکەیت هەم لە کوردستان دێم بۆ ئێرە هەم لێرە ژەوانی کە یانێ لە زانکۆکان بخوێنن بڵێ ئەوانەی کە لێرە دێنێ لە زانکۆکان بخوێنن ئەو وێکو پێم وتی ئەمە ناتوانین نەسیحەتیان بکەین تەمان هەمووی پرۆسسی خۆی هەیە بۆ ئێرە کاتێک قوتابی لە کۆلێجە ئەڕوا بۆ زانکۆ یەکەم شت ئەبێ سەیری بڕیار بدا کە چی ئەخوێنێ کە چیت دەوێت مەسەن بابەتەکە چێکە تۆ ئەتەوێت کە برارە بابەتەکە دا هەڵبژارد ئەو جەدەچی دەگەڕی لە در ئەو زانکۆیانەیە کە لە دەوروبەری شارەکەی خۆتن بزانی ئەو کۆرسیان هەیە کە تۆ ئەتەوێت لەوێ ئینتری ریکوایرمنت هەیە بە گوێری ئینتری ریکوایرمنتەکە تۆ ئیشان بۆ دەکەیت کە بۆ نمونە هەندێک کۆرس هەیە لە وڵاتەیە قبوڵی بیتێک دەکا هەندێک کۆرس هەیە قبوڵی ئەی لەڤڵ دەکا هەندێک کۆرس هەیە قبوڵی خوردێکیان دەکا جا تۆ ئەبێ لەوەوە دەست پێ بکەیت من ئەوە بۆ ئەوانی کە لێرن ینی گرینگە تۆ بڕیاردی چی دەوێت زانکۆکە تەماشا بکەی بزانێت بە چی شتێک وەرد دەگرێت تۆ کە لە کۆلیجی بۆی بڕۆ دوو تاقیکردنەوە هەیە دوو جۆر شت هەیە بۆی بدگەینە بێ مثلا نمونەکەت پێ بدەم مثلا من کوڕەکەی من
حەزی لە فارمەسی بوو نمونە کوڕەکەی خۆم بێنمەوە کوڕەکەی من حەزی لە فارمەسی بوو بۆی کە بی بە فارمەسی واتە سەیدەڵانی لە وڵاتە دوو اختیارت هەیە یانە بێ ئەی لەڤڵ بکەی یانە بی بیتێک بکەی ئەگەر بەس هەردووچیان دەتگەینێ بە سەیدەڵا بیتێک چییە بیتێک بۆ ئەو کەسانەیە کەوا مەسەلەن امتحانات زۆر ناکەن هەندێک ئەسایمنتە هەندێک امتحانە یعنی 50 بە 50 مەسەلەن بڵێن تقریبیان ینی ئەی لەڤڵ ئەگزامە تەنها تاقیکردنەوەیە جا کەسێک کە لە ئەگزام زۆر کۆنفیدنت نەبی سیقەی زۆر ئەوە نەبی کە دەرەجەی زۆر باش بێنێتەوە ئەتوانێت بە بیتێکەکە بڕوە چونکە تۆزێک ئاسانترە بەڵام بەعینی شێوە دەیباتە بۆ فارمەسی چ بۆ ڕۆژتی چ بۆ ڕۆژ هەمان ڕێگەی دەگەینتە فارمەسی جا ئەو زانیاریە بچووکانەیە کە خەڵکانێک هەیە نایزانێ پێویستە پێیان بدەین پێیان بڵێن کاکە هەموو شتێک دەتوانین دەست پێ بکەوە خوێندن هەموو کاتێک دەکرێت ئەو بۆ ئێرە بۆوانی کوردستانیش بە هەمان شێوە یەکەم شت خۆزانی ئایلسە دەبی زمانەکەیان بکەن دووبارە ئینتیرۆ ریکوایرمنتەکەیە سیر دەکەی بزانی کە بە چی وەرت دەگرێت بەو ئەساسە دەبی خۆتی بۆ ئامادەکەیانی بانقی بۆ بکەی شتەکان بۆ بانقی دوایی بتانی ئەپلای بکەی ئێمە دیسان هاوکاری هەر کەسێک دەکەین کە پێویستی بمبێ لە خزمەتدا بە خۆشحاڵی و زۆرێکی لە گەنجان هاتوو لە زانکۆکانی ئێرە خوێنە لە کوردستانەوە هاتوو لە مەژمای خۆشحاڵیە زۆر مای خۆشحاڵی با دوایین شت بڵێم ئایا ئامادەی لە ڕێ ئۆنلاینەوە کۆرس بە گەنجانی کوردستان و بە گەنجانی ئێرەش بڵیتەوە لە ڕێ ئۆنلاینەوە هەر کاتێک هەر شتێک بە من بکەی لە هەر شوێنێکی جیهان بێ من لە خزمەتدا زۆر سپاس دەکەم کاکتەر نەویت زۆر سپاس ساخوێ دووبارە بەخێر بێی زۆر سپاس بۆم دەفتەش زۆر سپاس بەڕێزان لەگەڵتان نابووین لە بەرنامێکی تایبەت سەبارەت بە پرۆسەی خوێندن و لێکەوتەکانی خوێندن و ڕێگایانەیە چین کە دەمان بنەوە سەر ڕێگا باشەکان بۆ خوێندن دەستان خۆش بێ ئایندێکی باش بۆ گەنجانی کورد و کوردستان